من تارا محەممەد خەڵکی ڕۆژهەڵاتم خەڵکی مەهاباد ماوەی 5 ساڵە و ئیشە دەکەم. پێشتر ئیشێکی کەم دەکرد، ئیشی ڕێکلام و گرافیک و ئیشی ڕەسمم دەکرد. هەر خۆی تاتۆ لە ئیشەکەی من تۆزێک نزیکە، ینی ئیشی ڕەسمکردن و ئیشی دیزاین و ئەوانە، ینی تاتۆش هەر ئەوەیە. ینی زۆرم حەز لێ بوو و دوای کەوتم و شەهادە و شتەکەی وەرگرت، ئیدی ئێستا خەریکی ئەو ئیشەم. ئەوەی کە بۆ خۆم ئیش بکەم ئەوە 1 ساڵە بۆ خۆم ئیش دەکەم، بەڵام پێشتر لە کلینیکی پزیشکەکان ئیشم دەکرد، هەم لێرە هەم لە هەولێر. ئەنواعی تاتۆمان هەیە. لە تاتۆی برۆ خۆی 3 شێوازی هەیە. پڕکردنەوەمان هەیە، ئیوایە برۆی خۆی پڕە لەسەر شێوازی برۆی خۆی بۆی پڕ دەکەینەوە، پێی دەڵێن میکرۆشێدینگ. شێوازێکمان هەیە تاڵتاڵە، ینی هەم بە جیاز دەتوانین بیکەین، هەم بە قەڵەمێکە مایکرۆبلێدینگ و مایکرۆپیگمنتیشن. تاڵتاڵەکە تۆزێک عمری کەمترە، خاصەن بۆ پێستی چەور. شێوازێکی کەشمان هەیە، ئەوانی کە برۆیان هیچی پێوەنێ، خۆمان لەسەر ڕاوبۆی دروست دەکەینەوە، ئەویش ماژیکی پێدەڵێن. مەوادیش ینی تۆ دەبێت 100% خاتر جەمبی کە ئەو مەوادەی بۆت بەکاردێنن ئەکسپایر نەبێ، مەوادی باش بێ، کوالیتی هەبێ، ینی ئەو کەسە شارەزایی هەبێ، ئەو کەسێک کە بۆت دەکا کە پێستی تۆ بناسێ، ینی نەخۆشیەکانت بزانێ کە تۆ چ کێشەیەکت هەیە، چ حەبێک دەخۆی، ینی هەموو ئەوانە تەئسیری هەیە لە تاتۆکەدا. دواییش بۆ سڕینەوەی تاتۆی تۆزێک زەحمەتە سڕینەوەکەی. ئێستا بە لەیزەر دەتوانین بیسترینەوە، بەڵام لەیزەریش خۆی 3-4 جەلسەی دەوێت. مەوادی تاتۆشمان هەیە، مەوادێکی ئەسیدیە، ئەویش ڕیمۆوەری پێدەڵێن کە ئەویش زۆر باش نێ بۆ پێست، بەڵام ئەو کەسە دەبێت پێشتر جوان خاتر جەم بێ، ینی لە خۆڕان نیکە. تاتۆ هەیە بۆ نمونەڵێ من تاتۆ کردووە بۆ ماوەی 6 مانگ یا ساڵێک یا 2 ساڵ، وردەورە تاتۆکە کاڵە بێتەوە نامێنێ، شتی وا هەیە تاتۆکە دادنا تاتۆکە تا ئەبەدی و ئەمێنێت ئیلا بێ بە لەیزەر یا بە شتیش کەرا بکرێت. نوع تاتۆیەک هەیە وەکو لەزگەیە، ئەوە کاتیە، بەڵام نوع مەوادێکیش هەیە هەر دیسان کاتیە، بەڵام ئەو مەوادە بۆ لەش باش نێ، بۆ ناو خێنەکە باش نێ. بەڵام ئەو تاتۆیە کە ئێمە دەیکەین کاتی نییە، ینی جسمەکە هەتایە دەمێنێتەوە. برۆ تاتۆی چاو و لێوەکەش 5 ساڵ 4 ساڵوانە دەمێنێتەوە. تاتۆ وەکو شانسێک وایە، ینی ئیوایە زۆر جوان دەردەچێت بە پێی پێست و خێنەکەی خۆی، ڕەنگەکە ئەو جوورەکەیە وەری دەگرێت، ئیوایە خێنی خەستە، پێستی چەورە، ئەوانە تاتۆکە تۆختر و ینی ڕەنگێکی دێز دەکا، ناشرین دەبێت. من پێیان دەڵم ینی تاتۆ بەڕاستی سەبر و تەحەمولی دەوێت، کە لە پێشدا دەکەی زەقا ناشرینە، بەرە کاڵتر و جوانتر دەبێت. بەڵام بۆ مانەوەکەی من تاتۆم کردو بۆ خەڵک 1 جەلسە مەسەڵەن 5 ساڵ ماوەتەوە بێوێکە بگۆڕدرێ، ئیواشە مەسەڵەن پێستی چەورە یا هەر کێشێکەکەی هەبوو، مثڵەن دوای 2-3 ساڵ ڕەنگەکەی گۆڕدراوە، بەڵام هەر ماوەتەوە. ئەو جیازانێکی ئەو بەکارێن نازانم دەمی دەرزی یا لێزەر هەر چۆنێکە ئەی گۆڕن ئەم دەمانە ئەو مەوادی کە بەکاری هێنن بۆ تاتۆکە. بەڵێ چ مەوادێک؟ من جیازەکەم دەرزەکەی جیایە، ینی ئەو دەرزیە بۆ هەر کەسێک کە دێت دەرزێکی تازە هەڵدەپچڕم، لە پێش چاوی خۆشی هەڵیدەپچڕم، ینی پێشی دەڵم کە هەر شۆنێک چووی سەیری دەستی بکە کە دەرزەکە لۆک بێ، لەبەرەوەی نەخۆشی دەگواسترێتەوە بەدەمی و دەرزیە یا هەر باشنێ. ڕەنگەکانیشم هەمووی ئەمریکیە، ینی هەمووی کوالیتیە لە نەزەر پزیشکیشەوە، هیچ کێشێکی بۆ پێست و خێن و بۆ جسمی بەشەر نییە، ینی هیچ کێشێکی نییە. هەموو کەس ناتوانێت تاتۆ بکە. ئەو کەسانێک کە نەخۆشی خێنیان هەیە، ئەو کەسانێک کە هێپاتیتیان هەیە، ئەو کەسانێک کە شێرپەنجەیان هەیە، ینی سەرەتانی خوێنیان هەیە، ئەوانە هەموو دەبێت لەژێر پزیشکی خۆیانەوە یانی پرسیار بکەن، بەڵام من بۆیان ناکەم چون نەخۆشی خوێن تۆزێک زەحمەتە بۆ تاتۆ. ئەو کەسانێک کە شەکرەیان هەیە، زەختیان هەیە، ئەوانەش هەر کاڵۆری دەگرێت. من پێشتر پرسیاری هەموو ئەو شتانیان لێ دەکەم. ئەوانەی کێن بۆ لای ئەوە بۆ تاتۆ زیاتر چ جۆرە کەسانێکن و لە ڕووی تەمەن و لە ڕووی پیشەکانیانەوە کەسی خەڵکی ئاساییەت هونەرمەندن
یا ئەکتەرن یا جۆرە تاتۆیەکیشان لێەوە من لە تەمەنی 15 ساڵەوە خەڵک دێت بۆ لام تا 6-7 ساڵە ینی هەموو خەڵکێک دێ بەڵام خۆی تاتۆ لە سەر و 18 ساڵەوە دەتوانین بۆیان بکەین مشتەرەکانیشم ینی ژنی تێدا پیاوی تێدا ینی هەموو نەوەیەک دێن بۆ لای من زۆر بەشیان ینی من لەبەر ئیشەکەی خۆم زۆربەی هونەرمەندەکان دێن بۆ لای من زۆربەی ئەکتەرەکان بێژەرەکان زۆربیان دێن بۆ لای من. پێشتر من بەنجم بۆ دانابوو چارەکێک بۆ 20 دقە و بەنجەی پێوە بوو بەڵێ کرێمی بەنجە ئێستا چۆن دەزانم بەنج بووە پێستەکە تۆزێک سپی هەڵدەگەڕێ خۆشی هەست بە ئاوەکە دەستی پێدا دێم زۆری هەست پێ ناکە وڵا پیت و حرفیش زۆر دەکەن حرف زۆر دەکەن ئێستا ئێستا دەست دەکەین بە ئیشەکە دەرزی و شتەکانیشم پێشتر حازر کرد و دەرزی دەمباریکە بۆ دەورەکەی تەختیتەکەی لە پێشدا بۆ دەکەم. چون سەردەماریشە زۆر بە قوڵی بۆی ناکەم. تاتۆ کۆنەکان دەرم ئەم جیازانە خۆی زۆر زەخت ناکەین لەسەری ینی هەر لە دەڕاتە ژێر پێستەکە من خۆشم دەستم سووکە ینی هەرکەس دەم ناسێ دەڵێ دەستی سووکە ئازاری زۆر نییە بە پێشتر پێیان دەڵم ناوی کەبڵ نانووسم حتا ئیوایە دێ دەڵم ناوی مێردەکەشن نانووسم مەینووسە ناوی دایک و باوکو نووسە ناوی مناڵەکە دەنووسم ئەمە ئێستا تەواو بۆ تەختیتەکەم ئێستا من خۆم بۆی چاو دەکەم چون دەست زۆر لەبەر ئاو و ئەوانەیە دەبێ خۆی ئاگای لێبێز و چاوریکە ئەگە ویستیشی کاری بە ئاو هەبووانە چاوریکا و لەزگێکی لەسەر بدە ئاوەکە نەچێتە سەری چون ئاوەکە بڕاتە سەری ئەمە کە خۆی دەبێتە برین کراوەتەوە ڕق دەبێ و دەوەرێ کاڵ نابێتەوە بەڵام هەر جوان نابێ ئێستا ئەگە بەدڵی بێ هەر ئاوە خۆی دەڵت نام هەیە پڕیکەمەوە بەڵام ئەگەر ویستی بۆی پڕ دەکەمەوە ناوەکەی ئەوە خاصی دوای تاتۆیە هەم ئەلوێرای تێدا ڤیتامین ئی هەیە هەم ڤازلینی تێدایە هەم نەرمی دەکا هەم ناهێڵە ڕەقبێ برینەکەشی زووتر چاک دەکاتەوە ئازاری نییە ئێستاین تەواو هیچ فقط حاڵەتێکی برژانەوەیکی کەمی هەیە کە دوای نیو سەعاتێک ئەوەش نامێنێ
دوای فترەیەکیش دەخورێ ئەو خوڕینەوەی لێ دەکا کە زوو چاکتر دەبێتەوە سەگەگەردێت بۆ لامان خۆی هیچی لە مێشکدا نییە دەڵێ حەزم لە تاتوێکی بەڵام نازانم چی ئەو تەرحانەی لەژێر دەستی دەخین خۆی سەیری دەکا و شتێک هەڵدەبێت بە زووی بۆ نمونە کاتی زۆر نایە بۆ نمونە وردەکاری زۆر نییە ئەمە ئەوانی کە وردەکاریان هەبێ و سایزی گەورە بێت 4 ساعتێکی دەبێت بەدانێت 4 ساعت 5 ساعت ئیوای هەر نووسین دەکات تا تۆی جسم مەسەلەن لەسەر دەستی نووسینێک دەکات ناوی عیلەی دەنووسێ یان نووسینێک دەنووسێ ئیوایە زۆرتریان گۆڵ پەپولە نازانم ئەو شتە ناسکانە دەکەن خانمەکان پیاوەکانیش کە دێن بۆ لامان تاتۆی سەر بازوو و سەرسینگ و سەرشان و ئەوانە زۆر دەکەن هەموو نەقشێکیش دەکەن ینی من خۆشم یارمەتیان دەدەم کە شتێک جوانترە بۆی پەشیمان نەبنەوە زیاتر ئەوانی کێن بۆ لای ئێوە تاتۆ داواکەن زیاتر لە شوێنە شاراوەکان تاتۆەکەن بە حکومێکە تا ئێستا تاتۆ بە تەواوی نهاتۆتە ناوخۆ بەڵێ بەڵێ شتێکی نامۆیە زیاتر لە شوێنی شارەوە یا شوێنەکان بۆ نمونە یا ئەوێ بە دیار بێت ئێستا لە هەردوونەوە دەیکەن ینی هەم شۆنی شاراوە تاتۆی لێ دەکرێت هەم هەیە لەسەر دەست و قاچ و پژمل و مل و ئەوانە ینی ئاسایی بۆ شتەکە زۆر ئەوە نەماوە بەڵێ بەڵێ ئەگەر تەمەنیشی لە خوارەوە بێ من دەڵم ناتوان بۆت بکەم دایکی باوکی یا کەسێکی لەگەڵ دەبێ خێزانی خۆی دەڵێ ئێمە ڕەزامەندیمان هەیە لەسەر ئەو تاتۆیە بە دڵی ئەوان بۆی دەکەم و دەست پێ دەکەین بە ئیشەکە ئێستا سپاس بۆخوا سەحە هەیە دەگەڕێ بە زۆر شۆناندا ناهێڵن هەموو ئەو ساڵۆنانە و سنتەرانە ئیشی تاتۆ بکەن ینی دەبێت قانونی ئەو ئیشە بکردرێت لە ڕووی کوالیتی و ئیجازە و مۆهڵەت و شەهادە هەموو شتانیان دەبێت مەزبوط بێ اینجا ئیشەکە بکەن ئێستا بزانم 4-5 سنتەرەکە بە جوانی ئەو شتانیان مەزبوط هەیە بەڵام شۆنەکانی کە دەیکەن بەجزیەوە دەیکەن تاتۆی جسم بەپێی سایز و قیاسەکەیەتی هەمانە خۆی بەبێ قیاس نرخی دەرزی و مەواد جیایە باشە لە 25 هزارەوە دەست پێ دەکە ینی بەپێی قیاسات $50 60 70 تاتۆ گەورەکان دەڕوا بۆ 200 300 هەمان بۆ تاتۆی 700 $800 هەبوو لە دەموچاودا تاتۆی برۆ کەسێک کە دێت لە پێشدا من سەیری دەموچاوەکەی دەکەم ئەگە برۆکەی تۆخ بێ و ئەو ڕەنگی کاڵی بوێ تۆزێک برۆکەی بۆ بۆیە دەکەم و کاڵی دەکەم بۆی کە من بتوانم بە قاوەیی بۆ بەکاربێنم دوایی بەنجی بۆ دادەنێم بەنجەکە خۆی 20 دقەی دەوێ چارەگێک بۆ 20 دقەی دەوێ دوایی کێشان و دیزایانی برۆکە ئەویش 5 دقەیەکی دەوێ اینجا تاتۆکردنەکەی برۆکە 40 دقەیەکی دەوێ بە هەموویەوە ساعتێکمان پێ دەچێت ساعتێک ئاوە بۆ جسمەکەش بەپێی قیاسەکەیەتی تەرحە بچووکەکان 20 دقە نیو ساعتی دەوێت تەرحە گەورەکانیش وا هەبۆ 3 ڕۆژمان پێچەوە بۆ تاتۆیەکی جسم یعنی گەورە بۆ تاتۆکە
خۆی نا من ناهێڵم خوێنی لێبێت مەگەر پێستەکە زۆر زۆر حساس و ناسک بێ تەنک بێ برۆکە خوێنی لێ دێت جسمەکە خوێنی لێ نایە بەڵام بەنجی مۆزەئیمان هەیە بەنجمان هەیە لە سەتادا هەمانە تا لە سەتا 35مان هەیە بەنجی بە قووەتمان هەیە هەم لە پێش تاتۆکە بەکاردێنین لە کاتی تاتۆکەش کە نیوەی تاتۆکەمان کرد کە هەستی بە ئازار کرد دەتوانین جارێکی کەش بۆی بەنجکەینەوە دوای دەست بکەینەوە بە ئیشەکەمان. پێش تاتۆکە هێندێک ڕاهنمایی هەیە خۆم پێیان دەڵم کە مەسەن هێندێک حەب هەیە نەیخۆن مەسەڵەن جاری وایە حتا خواردنی قاوە و چایی جگەرە ئەوانە تەئسیری دەبێت بەڵام دوای تاتۆکەش خۆم ڤیتامینم هەیە ڤیتامینی خاصی دوای تاتۆیە دەیاندەمەیە مەرحەمی چاو هەیە دەتوان بەکاری بێنن بۆ تاتۆی چاو بۆ تاتۆی برۆ ئەوانە ڤازلینی ئەسلی هەیە ئێوایە کە پێستی زۆر حساس بۆ بریندار بۆ دەتوانێت بێتامی تازۆن و ئەوانە لێبدا بۆی ئیلتهاب نەکا تاتۆ شتێکی خراپ نییە ینی خەڵکەیە زۆر لە تاتۆ دەترسێ دڵە سەقەت دەبم پەشیمان دەبم یان تووشی نەخۆشی دەبم لە بواری موادەوە دەبێت زۆر خاترجەم بن دوایش ئەو شتشکە هەڵی دەبژێرن تاتۆ خۆی وایە ینی کە تۆ دەیکەی لەوانێ دوای ماوەیەک لێ پەشیمان بێەوە دەبێت شتێک هەڵبژێرن کە ئاوە زوو لێ پەشیمان نەبنەوە بۆ تاتۆی برۆ دەموچاویش ئەو کەسانەی کە بەڕاستی پێویستیان پێیەتی هیچ ترسێکی نییە